من خێزاندارم، خاوەنی ژن و مناڵم، ماوەیەکی زۆر بێکار بووم، یعنی زیاد لە حەد نامڕتاح و بێتاقەت بووم، تەنانەت نەمەتوانی ژیانی خۆم و ماڵ و مناڵیشم دابین کەم. کاتێک خەزورم بەمەی زانی وتی ڕۆڵە وەرە من هاوکاری دەکەم. من یەکەم جار لە شانم گران بوو، وتم نامەوێت هیچ هاوکارێکم نامەوێت بە هاوکاری خەڵک ماڵ و مناڵم بەخێوکەم. وتی من وا ناکەم، تی مەبلەغێک پارەت ئێمێ تەکسیشی پێ بکڕە بۆ خۆت ڕۆژانە ژیانی ماڵ و مناڵتی پێدابین کە خۆ هەڵ ناگرێ. وتی ئەگەر لە مەسرەفیش زیاد بوو ئەو کاتە شتێکی لابە وردە بمەرەوە، بۆ ئەوەی بۆ هەمیشە خۆت بە قەرزاری من نەزانیت و وابزانی کەوا من ئەمەم بۆیە کردووە کە توی تر بکەویتە ژێر عومرەی منەوە. بەڵام کاک دکتۆر من 8 مانگێکیشم کرد پێی بالفعل، مەبلەغێکیش نزیکی 20 گەڵایەکیشم بۆ کۆ کردەوە. بەڵام ئیتر برادەرەکانم هەمویان نا، یەک دوو برادەریانم هاتنە بن کڵێشەم و کۆمەڵێک شتیان بۆ باس کردم و تووشی بەڵایەکی گەورەیان کردم. تۆ بخۆرەوە مشکل نییە، ساحەت خۆ تۆ ئاوەکە بخۆرەوە. کاکی واتوانیت بۆم باسکەی چۆن تووشی کردیت؟ کاک دکتۆر پێی وتم تۆ ڕۆژانە خەڵک سوارەکەی نەفەر لەگەڵی سەرەکەوێ لە ئافرەت، لە پیا و لە ژن، لە مناڵ، تا ئێستا هیچ هاوڕێیەکە نییە؟ وتم هاوڕێ ئافرەت بوو. بەڵێ. وتم من هاوڕێم هەیە، هاوڕێم زۆر هەیە. وتی نا، من ئەوانە ناڵێم، من ئەڵێم هاوڕێ ئافرەتە نییە. وتم نەوەڵە هاوڕێ ئافرەتی چی؟ تی چۆنێ و ئافرەتانی کە سەرەکەون لەگەڵێ خۆ هەمویان باش نین، تیاشیان نایە بەقەڵچیەوەیەت بیکەیتە هاوڕێ خۆت. ئیتر کۆمەڵێ شتی بۆ باس کردم لەمانە. وتم نەبابەجان شتی وا چۆنە بێ، ئێمە ئەو خەڵکانی لەگەڵمان سەرەکەون ئەبێ یاوەکو خوشکی خۆمان سێریکەین یاوەکو دایکی خۆمان سێریکەین، چۆن شتی وا بێ ئێمە ئەگەر ئەوە بکەین کەواتە خیانەتمان لەو نەفەرانە کردووە، خیانەتمان لە پیشەکەی خۆمان کردووە. ئێمە چۆنە بێ خیانەت لەو پیشەیە بکەین؟ ئەوانە لەگەڵ ئێمەیە بۆیە متمانیان بە سایاق تەکسیە بۆیە لەگەڵ ئێمە سەرەکەون. وتی نەکاچی من وانییە. وتم ئەی چۆنە؟ تی وەرە لەبەر چاوی خۆم تەلەفۆنی بۆ چەند ئافرەتێ کرد، خۆشاییدە ئێستا ڕووم نایە باسی کەم، چکە ئەوەی کە باسییانە کرد لە بینی ژن و مێردیشا باس ناکرێ. بەس کاکیوە یعنی تۆ کە ئەم ڤیددیویانێ یا مۆبایلە سەوتە چییە پیشانی یاوی ئەی نەوت تۆ خێزانە نییە، تۆ دایکە نییە، تۆ خوشکن نییە، ئەی تۆ تعدا لە شەرەفی خەڵکەکەی پێشبینی و ناکەیکە تعدا لە شەرەف بکە، ئەی ئەم سیارەیە ئەم تەکسیەمان کڕیوە بۆی کاسبی پێ بکەین، پارەیەکی حەڵاڵی پێپەیاکەین، لوقمەنانێکی پێپەیاکەین بیکەینە دەیم ماڵ و مناڵەکەمانەوە، یا تعدا لە خەڵک بکەین. تۆ ناقەشە لەگەڵ ناکرد هەیەکسەر بڕۆ پێ کرد؟ نا کاک دکتۆر نەوەڵە باوەڕم پێ نەکرد. هاتم وتم چۆن شتیوە ئەکەین، ئەی باشم ئێمە ئەگەر ئەمە بکەین ئەی خەڵک ئەمەش لەگەڵ خێزان و خوشک و دایکی ئێمە ناکە؟ وتی نانە کاک تۆ بە غەڵەت تێگەیشتی، خوشک و دایکی ئێمە ئەو شتانە نین، ئەمانە خۆیان خراپن، حازەکەی بڕۆ لە سایاق تەکسیەکانی کە بپرسە. بالفعل چووم لە یەک دوو برادەری خۆمان پرسییم، دانیچیان وتی نەوەڵە شتیوانەکەیت ئەبێت تۆ خەڵکێکی باش بیت، ئەوانی لەگەڵ ئێمە سەرەکەون خەڵکی پاکن، خەڵکی محتەرەمن، خەڵکی بە شەخسیاتن، خەڵکی بە ئەدەبن. بەڵام دانیشیان وتی وەڵام منیش چەند هاوڕێکم هەیە وەکو ئەو. بالفعل هەم سەوتی بۆ لێامەوە لە بینی خۆیانە، هەم ئەو ڤیددیوانی کە تۆماریان کردووە، ئیتر کۆمەڵە شت. باشە کاکیوە تۆ دوو هاوڕێوە لەوێ سایاق تەکسی بنە دووچان، یەکیان ڕێگە ڕاستەکەی پیشان ناوی وەنیە؟ بەڵێ. دووەمیشان شەیتان ناسا ڕێگا خواروخێتەکەی پیشان ناوی. منطق و عەقڵە لە ئینسان کە گوێ ئەگرێ شتەکە بەراورد دیەکات لە بینی باش و خراپە. ئەکید ئەبێ ئینسان دوای شتە باشەکە بکەوێ،
تۆ بە قسەی هاوڕێی یەکەمە کرد کە ڕێنمایی کردی شتیوان نەکەی ئێمە کاسبیەکەین ئەو کەسەی سەرەکەوێ هەمووی عایلی خەڵکن و شەرەفیان هەیە و کەرامەتیان هەیە و ئەخلاقیان هەیە و ناموسیان هەیە و کەسوکاریان هەیە یا کەوتی تەژێر کاریگەری دووەمیان برادەرە خراپەکە و داخەوە من کەوتمەژێ کاریگەری هەم شەیدان و ماوڕە شەیتانەکەشم ئەوەی پێکردم کە نابوو بیکەم چەندین جار ئاوا کە نەفەر سەرەکەو لەگەڵم هاتم قسەم لەگەڵە کردن باسی ئەو شتانم لەگەڵە کردن زۆریان هەم ژمارەی موبایلیان هەیە هەم پەیوەندیم لەگەڵیانە دروست کرده بوو بەڵام خوا شایی دەکات دوکتۆر وەکو پێشتریش پێم وتی دەستم بەردەستی دانەیەکیان نەکەوت بەڵام ئیتر ئەوە بوو بە تەلەفۆن قسەمانە کرد یان ئەگەر چوونە دەرەوەیەک مۆڵێک یا چوونە شوێنێک بێ ئیتر بە بەردەوام لەگەڵیانە قسەمە کرد بەڵام ئەوەی کە بەسەر من هات لەوە دەستی پێ کرد جارێکیان دوو ئافرەت دەستیان لێ ڕاگرت چۆن ڕوویە ینی چۆن ئەو بە جادەکەی ڕۆشتم و دوو ئافرەت دەستیان لێ ڕاگرتم منیش وەستامە وەکو نەفەرەکانی تر وەکو احتیاطی وەکو ئەوانەی تر کە بینی من سوارم کردن بەڵام ئەو هیچ دەموچاویان وا دەرناکەو کە خەڵکی باش من سەرکەوتن لەگەڵ ماو کەوتینە قسەکردن ئیتر مۆزوعمان کردەوە کە مۆزوعمان کردەوە پەیوەندی دروست بوو لە بینمانە هەر لەویە دانێکیان هەم جوان بوو هەم شکڵ و شێوەی نازدار و ئەوانە بوو وتی ئەتوانم بێمە پێشەوە وتم بۆ وتی وەڵا هەوای تەبریدەکە بە جوانی لە دەموچاوم نایە حەزەکەم فێنک ببمەوە ئیتر هاتە پێشەوە لامەوە دانیشت وتم چی بکەین وتی شوێنە هەیە بەخوا کاکتۆرشکە من ئەو شتانم قەت نەکرده بوو لە ژیانم شتێکی وا بە خەیاڵمان نەهاتووە یعنی ڕۆژێک لە ڕۆژان بیرم لەوە نەکردوێتەوە کە شتێکی وا بێتە بەردەمم وتم نەوەڵا هیچ شوێنێکم نییە و هیچ شتێک شک نابم وتی دەکەواتە لێ خوڕە بۆ سیتەک وتم سیتەک بۆ وتی من ماڵی برایەکەم لەوەیە هەم شوێنەکەشیان باشە هەم دوورین لە خەڵک هەم بە ئارەزوی خۆشمانە بێت لێ چیمان تاقەت لێ بیکەین نەهامەتی و قوڕبەسەریەکانی من لێرەوە دەستی پێ کرد ئیتر وتم دە باشە منیش ڕازی بووم گوڵێکی یامێ وتی ئەم گوڵە لە گوڵەوە بۆ گوڵ منیش لێم وەرگرت و ئەتەنیشتی خۆم دامنا وتی چۆن شتی وا بێ گوڵێک لە گوڵێکەوە بۆ گوڵێک بڕوە هەر ئاو بە سادەی دایانێ وتم ئەی چیرێکم وتی ئەگەر گوڵ وەربگرێ بۆنێکیەکە شعرێکی بەسەراڵێ قسەیەکی خۆشی بۆکە هەر ئەوەندەم زانی بۆنی گوڵەکەم کرد کاتی خەبەرم بۆ خەڵک ئاویە کرد بەسەر ماو بە زلە لە دەموچاویانەیەم ئیتر نازانم چی ڕوویە کردووی بە کوردیەکەی خۆمان ینی ئەو گوڵی کەیاوی تێ مادەیەکی چۆن نیسانت عملیاتیەکەن غازێکە هەڵێم ژێ مادەیەکە زۆر جارەوانە لە مسلات و لە فلیمەکانە بەکار هاتووە کێڵە لەوانەوە فێرم بووە دوای ئەوە چی ڕوویە دوای بێهۆ ئەو بە ئاگا هاتیتەوە خەبەرم بۆ نە سەیارە دیارە نە ئافرەت دیارە هیچ شتێکی لێ نەمابوو وتیان ئەوە تۆ چیەکەی لێرا وتم وەڵڵاهی نازانم ئیتر ناچار چوون بۆ مرکزی شڕتە لێوێ داوام قەید کرد وتم حاڵەتێکی وا بووە و ئەمەی بەسەرم هاتووە لەم بابەتەیە باشتر داوا قەید کرا و برا لای حاکم و حاکم هەموو شتێکی بۆ جێبەجێ کردم هاتمەوە بۆ ماڵەوە خێزانم وتی کوا سیارەکەت منیش لەبەرەوەی پێی نەزانێ وتم ئیشەڵا لەمەوەی ئەمێک دوو ڕۆژەیە بۆمە دۆزنەوە برایانی پۆلیس وتم
سیارەکەم لای فیتەرە بەڵام لە دڵی خۆم وتم ئینشاڵڵا لەمەوەی ئەم 1-2 ڕۆژەیە پۆلیس بۆمە دۆزێتەوە و ئیتر بەشێکم کێشەکەم کۆتایی بێ. بالفعل 2-3 ڕۆژێکی بەسەرا ڕۆژ تەلەفۆنێکم بۆ هاو لە پۆلیسەوە. کاگیوا جەنابتی بەڵێ کاگیوا توانین تا مەرکەز بی؟ بەڵێ. چوومە مەرکەز تیان زەحمەت نەبێ لەگەڵمان وەرە بۆ مەرکەز شوڕتەی کەرکووک. تم بۆ دیان کە چوویتە ئەوێ زانی ئەخر من سیارەم لێرە لێ دەزراوە و لێرە ئەمەم بەسەرات و بۆ بگەمە کەرکووک تی تۆ با بڕۆین باش وڵای تر لێمە ڕۆشتم بۆ کەرکووک. دوایەوەی کە چوینە مەرکەزەکە لەوێ سیارەکەم لە مەرکەزەکە بوو. سیارەکان بۆ دۆزی توانێ بەڵێ ئەیتر بۆ ینی بۆ دڵ خۆش نەبوو بریانە دەیان دۆزیایە. لەوێ بانکرامە ژوورەوە تۆ تۆمەتباری بە کوشتنی ئافرەتێک. ئا قوڕ بەسەر خۆم ئەی قوڕ بەسەر خۆم ئافرەتی چیم کوشتووە؟ تیان ئافرەتێک لەناو سیارەکە تا کوژراوە. چۆن زانیان و سیارەی تۆیە؟ سیارەکە سەنەوی بە ناوی منەوەیە ئیجازەی سایقەکەمی تایە. ناو سیارەکەیە بوو. بەڵێ ئیجازەی سایقیم سەنەوی ڕقم تەلەفۆن ناونیشان هەموو شتێکمی تیا بوو. ئیتر دیارە کە بە دوواداچوون کراوە لێوێ لەگەڵ مەرکەز شوڕتەی سلێمانی گەشتوونەتە نەتیجە. دوایەوە کە بۆم دەرکەوت ئەو ئافرەتی کە هاتبووە پێشەوە لەگەڵمان اتفاقێکیان کردبوو لەگەڵ مێردەکەیە ئەو ئافرەتی تریان کوشت بوو لەناو سیارەکەیە بەجیانێشت. دیارە بووی سیارەکە بەس بە خۆیان فرۆشن. تەسەورەکەم کات و تۆر شتی تریشیان بردبێ. باشە بۆم سیارە گەشت بۆ کەرکووک. وەڵڵاهی نازانم ئەو نازانم من بان کرام لێەوە ئاوە ڕۆشتم بۆ ئەوێت لێوێت ئەو بەزمە ڕوویە. ئیتر وەزعەکەش شێوە من گیرام تەواو بە تۆمەتی کوشتنی ئافرەتێک گیرام. چەند گیرایت و چەند مایتە و چی ڕوویا لەو ماوەیە؟ تقریبا 8 بۆ 9 مانگ من سجن بوو. بەدبەختیەکانی من دەستی پێ کرد. کاتێکە ماڵی کەسوکارم بەمەیان زانی بوو ئیتر هاتبوون بۆ داژچوون و ئالم بابەتانە بزانن چیمان کردوە چیمان نەکردوە. لەوێ موبایلەکەم کەوتووە دەست ماڵی خەزورم. ئەوانیش هەموو ئەو ڕقم و نامانی کە پێیان بوو تەلەفۆنیان بۆ کردبوون بۆیان دەرکەوتبوو کەوا من کەسێکی نامەردم من خوێڕیم من هەموو شتێکی نامەردیم تایە. تر دوایەوە هاوسەرم داوای جیابوونەوەی کرد. خەزوریشم بە هەمان شێوازوتی من هەرگیز نامەوێت ئەو کوڕە جارێکتر بێتەوە ماڵی من. نەک بە تێگانم یەک بە دوای یەک کەسوکارم هەمووی حاشایان لێ کردم. تەنانەت کار دکتۆر باوەڕەکەی کەسوکارم ئێستا ئەگەر سوتفە دەستم بەردەستی یەکێکیان بکەوێت ئەچێ دەستی ئەشوە وازان من گڵاو و پیسم. باشە کاکیوە یعنی تۆ بیدل ئەو کاران قێزەونانە دەکرد بیری لە دەرەنجامەکەی ناکردەوە. باشە بیری لەوە نەکردو تۆ خەزوری شەوگە باشە هەیە پارەی یاوی تێوتێتی کەی هەو بوو بمەرەوە نەش بوو مشکلە نییە سیاری بۆ کڕی بۆی سەرچاوی بژێوی بێ ژنێکی باشە هەیە مناڵە هەیە یعنی تۆ ئەم ڕێگات چەوتە و گرتووە ڕۆژە بیری نەکردەوە بڵێ ئەمە چۆن کەی چ کاتێک لە مێژووی ئینسانیەتە تاوان بەردەوام بوو هەر شتێک هەر بەجێمێنە وەکو نیشانەیە بەڵگەیە کامە تاوان تۆ بیر لەمانە ناکردەوە ینی بیر لەوە ناکردم ئافرەتانە
ئەمە کەس و کاریان هەیە ئەگەر ئافرەتێکی شەریف بێشتیوان ناکە ئەگەر ئافرەتێکیش بێ دوو لە ڕوویەوە ئەم بینەرانەوە ئەم میوانانە لەش فرۆش بێ تۆ چۆن لەگەڵ ئەمەیان هەڵەکەی سبینێ ئەو لەشی خۆی فرۆشە چۆن تۆ نافرۆشێ بیر لە دەرەنجامی و کارە قێزنەوە ناکردەوانەیانی کاوی دکتۆر من وەکو باسم کرد هەم برادرە شەیتانەکەم و هەم نفسی خۆم کە نفسێکی زاڵم نەبوو بەسەر خۆمە و هەم شەیتانیش بە بەردەوامی کاریگەریە بوو لەسرم وای لێ کردم کەومە ئەو هەموو هەڵەیەوە کیوا من بەحقەت کە جاری یەکەم لەگەڵ دانیشتین دوایی من سەردانی خەزورتم کرد پەیوەندیمان بە خێزانەکەتەوە کرد ڕاستی زۆر هەوڵمان زۆر شتم بۆ ڕوون کردەوە وتم ئێمە کوڕی حەزرەتی ئادەمین باوکە گەورەمان غەڵەتی کرد لە بەهەشت دەرکرا ئێمە برای هابیل و قابیلین قابیل هابیلی برای خۆی کوشت حەزرەتی یوسف براکانی چیان لێ نەکرد ئینسانە بێ بەخشندە بێ ئەم تاوانەکەی ئەوە گەورە نییە ڕاستە شتێکی قێزەونی کردووە ئینسان ناتوانێت چۆن دیفاع لێ بکە وەڵای کاکیوا لێو ناشارمەوە حتا ئێستا سوورن لەوەی ئەڵێ نابێن بە هیچ شتێک پەیوەندی لە بینمانە بمێنێن نە مناڵە بێ ببینێ نە جارێکترێتەوە ئەم ماڵە ئیلا بێ تەلاقی بە لێک جابنەوە اینجا من بۆشم ڕوونکردنەوە وتم مناڵەکان زەرمەندی یەکەمە بنێمە هەموو جارێکە باسی کێشاکەین یەکەم شت بیر لێکردن مناڵەکانم ئەو مناڵانە گوناحیان چییە ئەیوتی ئێمە گوناحمان چییە لەگەڵ کەسێکی سپڵەیە لەسەر کەسێکی حالە بەڵێ ناکرد جەمیل ئەم هەموو چاکەمان لەگەڵا کردووە چۆن ئێمە جارێکە دڵمان پاک بێتەوە بتوانین خزمەتی لەگەڵا بکەین